ناو حمێرە عەبدوڕەحمانە هاتین بۆ کارکردن بۆ هەڵەبجەی شەید ساعت 3 شەو لە ماڵ دەرەچین ساعت 7 بەیانی تا نانەخۆین نوێژەکەین ئەبێ بە 7 تێنە ناو ئیش و ئیشەکەین تا 4 ئێوار وەڵایی تر زستانان هینەیە بیبەر و ئەو شتانی کورەچی ناوە شێلم هەیە توور هەیە ئەوانە هەی بە زستانە ئیتر هاوینانیش تەماتەیە هەنارە بیبەرە خەیارە ترۆزیە ئەو شتانە هەیە وڵە بە ڕۆژەیە هەموو شتێک هەیە بە هاوینە وەڵی جاری وایە پاییزان ساردی پاییزێنە دەروە دەرزێکی وشک لە گیانمانە نامێنێت تا ڕۆینە ماڵ ئەرە وەڵی ژیانمان لەسەرە میشەیە و ئیتر ئەگەر مەعاش بووایە شەیدانم هەیە شەیدانم هەیە بەس ئیسە شەیدانەکە 3 مانگ جارێکە 4 مانگ جارێکە خۆتان نەزانن ئیتر مەجبورین کارەکە بەدەمیەوە بکەین ئەنا بەش ناکات وەڵا لەخوا بەزیابێ زۆر خۆشە سوحبەتەکەین پێکەنین هەر نازانی ئیشەکەین لە بەیانێکە لەگەڵمدا دەخۆشە شەڕەکەین و هەشتە بینەوە زۆر وڵات زستانان ئەگەر جارێک بارانێکی زۆر بێ و سارد بێ لە ماڵۆ بین زۆر بێ تااقەتیەکە بین وەڵا عیبە نیە شان بەشانی پیاوەکان ئیشەکەین حەزەکەم هەموو کەسێک کار بکات بۆ خۆی چاوەڕوانی دەستی کەس نەبێت ئیسە لە کاتی ئەم بێمەعاشی و بێموچەیە زۆر ئیشکردن پێویست ئارە وەڵا بەیانی تا ئێوارە 25,000مان هەیە و تر ناچارین مەجبورین ژیانی پێبەرینە سەر ئەرە وەڵا جاری وای هەیە مۆلیدە تێ بخوا 25,000ەکە ئەدەی بەدەستی کاورای مۆلیدەوە بتڵە غازە ئیتر خۆ ماڵە ژیانە خۆتان نەزانن شەکانمان قورس